کە ئەوان چیان بەشداری دەکات لە کۆبنەوەکە ئەو ئامادە نەبوو هیچ زانیاریەک سەبار بە بەشداریکردنی نوێنەری ئەوان بە ئێمە بداتون گوتی من ناتوانم زانیاری پێدەم و زانیاریت پێ نادەم بەڵام من لەو کاتێ من لێرە وەستاوم تەنها یەک ئەندامی یەکگرتووی ئیسلامی کوردستانم بینیوە ئەوش ئەندامێکی ئەنجومەنی جێبەجێکردن کە خەلیل ئیبراهیمە بینیم کە چووە بۆ بارگای ئاماژەت بۆ داکات کوردستان بۆی بەشداری کۆبنەوەکە بکاتن من دەمێ بەڵێ ببوورە ئاماژەت بۆ داکە ئەو شوێنەی تۆ لێەوە وەستایی و قسە لەگەڵ ئێمە دەکەی بە شێوەیەکی ڕاستەوخۆ ئەو بازگەیەیە کە دەچێتەوە سەر بارەگەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان لە سەری ڕەش ئێوە بۆچی نەچوونە ناو کۆبوونەوەکە یاخۆت لە نزیک کۆبوونەوەکەوە زانیاری لە ئەندامان و بەشداروانی کۆبوونەوەکە وەرنەگرن هەروەکو جارانی پێشوو ڕێتان پێنەدرا یان هۆکارەکەی چی بوو؟ بەڵێ وەکو ئێوە و بینەران ئاگادارن لە مێژە ئێمە بایکۆت کراوین لە بەرامبەر ئەو پرسانە یاخود لە بەرامبەر ئەو کۆبنەوەی کە سەرۆکاتی هەرێم یاخود سەرۆکاتی حکوومەتی هەرێمی کوردستان ئەنجام دەدا قەناتی یاخود کەناڵی ئاسمانی پێیان ڕێگری لێکرێ بۆی کە بەشداری کۆبنەوەکە هەروە ڕووماڵی بکاتن ئەمڕۆژ من پەیوەندیم کرد بە سەرۆکاتی هەرێمی کوردستان و ڕاگەاندنی سەرۆکاتی هەرێمی کوردستان پێم ڕاگەاندن کە ئێمەش دەمانوێت هاوشێی کەناڵەکانی ترکە ئێستا لە ژوورەوەن بەشداری کۆبنەوەکە بکەین و هەرا ڕووماڵی ئەو کۆبنەوەکەین بۆی کە زانیاری بگوازنەوە بۆ بینەرانمان ئەوان ئاماژیان بۆ کرد ئێوە پێویست ناکەن خۆتان ماندووکەن بێن بۆ شوێنی کۆبنەوەکە چونکە ئێوە بە هیچ شێوەیەک ڕێگەتان پێ نەدراوە واتە ڕێگەتان پێ نادەن بێنە ژوورەوە لە بەرامبەر ئەوەیدا کە ئێوە حیزبەکەتان کە کەناڵی ئاسمانی پێیان سەر بە کۆمەڵی ئیسلامی کۆمەڵی ئیسلامی بەشداری کۆبنەوەکە ناکات لەبەر ئەوە ئێوە ڕێگەتان پێ نادرێ من گوتم ئاخر ئێمە وەکو ڕۆژنامە نووس بەشداریەکەن گوتیان ئێوە و چەند کەناڵێکی ترن کە دژی ڕیفراندۆم ئیشتان کردووە بۆیە ناتوانن بە هیچ شێوەیەک بەشداری ئەو کۆبنەوەکەن ڕووماڵی ئەو کۆبنەوەکە من گوتم بە ئێمە کەی بە دژی ڕیفراندۆم ئیشمان کردو تەنها ئێمە ڕووە ڕاستەقینەکەی ڕیفراندۆم هەروە ئەو لێدوانانەی کە لە هاوڵاتیان و لە بەرپرسان ماوەرماگرتووە ئێمە پەخشمان کردو ئەوەکو ئەرکێکی ڕۆژنامەوانی هیچ ئیشێکی ترمان نەکردووە کە دژی ڕیفراندۆمی بەردام ئێمە لە 100% نەتەوەیەکان ئێمە سوور بین و هەروە یەکەی بنێ لەو کەناڵانەی کە داکۆچیمان کردووە لە پرسەن نەتەوەیەکان بەڵام ئامادە نەبوون کە ئێمە ئیزن بدەن و هەروە بەشداری کۆبنەوەکە بکەین و ڕووماڵی کۆبنەوەکە بکەین هاوشێوەی کۆبنەوەکانی تری سەرۆکاتی هەرێمی کوردستان و سەرۆکی حکوومەت. بەڵێ وەلی سەلیم پایامنەری پەیام زۆر سپاس کە ڕاستەوخۆ لە نزیک پیرمامەوە لەگەڵمان بووی.